لە درێژەی ڕێکارەکانی خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا قایمقامێتی قەزای کەلار بە هاوکاری چەند تیمێک لە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی گەرمیان و بەڕێوەبەرایەتی خۆپاراستن و بنکەی ئاگرکوژێنەوەی گەرمیان هەڵمەتێکی دەرمان ڕێژکردنی قەزای کەلاریان دەست پێ کرد و لە هەنگاوی یەکەمیشدا سەنتەری شار و ناوبازاڕی قەزاکە بە دەرمانی دژە ڤایرۆس پاکرایەوە. ئەم هەڵمەتە ئەمشەو یەکەم شەومانە دەستمان پێ کردوون ناو مرکزی بازاری کەلارمان کردووە بۆ سبەی نوێژ بۆ هەندێک شوێن و تر شوێنە گشتەکان ترمیناڵەکان ناوپاسەکان ئەوەی مزگەوتی گەورەی ناو شار هەرچەندە داخراوە بەڵێ هەندێک شوێنی پێویستی بەوە هەیە دەوروبەری و گرتوخانەی گەرمیانیش هەر لە چوارچەوەی ئەوە بینێ دەست پێکرێت تر ئەو شوێنانە کە پێویست بکاو خۆپاراستنی گەرمیان و لایەنە پەیوەنددارەکانی تر بەباشی بزان هەڵمەتەکە بەردەوامە بێ ئەمەش لە نزیکە و چاودێریەک. بەڕێوەبەری خۆپاراستنی گەرمیانیش ڕێنمایی هاوڵاتیان دەکات کە هەوڵ بدەن کەمتر بچنە بازاڕ و شوێنە گشتیەکان بە جۆرێک تا کاتی بنبڕکردن و نەمانی کاریگەری ڤایرۆسەکە گەشت و سەردانە نەپێویستەکان نەهێڵن و لە ماڵەوە بمێننەوە. ئێمە ئێستا لە حاڵەی خۆپارێزین لە گەرمیانە ئەم خۆپارێزی دەرمانە چەند زەرورە ئەوەنە زەرورە هاوڵاتیان خۆیان بپارێزن کەم بێنە ناو قەرەباڵخیوە سەردانی بازار کەم بکەن بۆ کاتی پێویست نەبێت سەردانی بازار نەکەن خۆیان بە دوور بگرن لە قەرەباڵخی. بەشێک لە چین و توێژەکانی گەرمیان پێیان وایە دەبوو لە گەرمیان ڕێکاری تونتر بگیرایەتە بەر و خۆپارێزی زیاتر بکرایە چونکە گەرمیان خاوەنی مەرزێکی نێودەوڵەتیە و هاتوچۆی دوو مەرزی تریشی لاسەرە کە لە ڕێوە هاتوچۆی ڕاستەوخۆی لەگەڵ وڵاتی ئێران هەیە کە لە ئێستادا یەکێکە لەو وڵاتانەی زۆرترین توشبووی بە ڤایرۆسەکە هەیە. دیارە لە کاتی هاتنی ئەم پەتای یاخودەم ڤایرۆسی کۆرۆناوە بۆ هەرێمی کوردستان کە چەند حاڵەتی تۆمارکرا ئەبوایە ڕێوشێنێکی تند لەو مەرزانە بگیریاتە بەر بە تایبەتی ئەو کەسانەی کە دێنەوە بۆ هەرێمی کوردستان لە ڕێگەی ئەو مەرزانەوە بخرێنە کەرەنتینەوە و چاودێرێکی ورد بکرێن. بەڵام بەداخەوە ئەوەی تێبینی دەکرا کەسانێکی زۆر لەو مەرزەوە یاخود بە قاچاق هاتوونەتەوە نەگیراون یا کەرەنتین نەکراون یاخود ئەوانەی کە هاتوونەتەوە چەند ڕۆژە لە ماڵا بوون چەند هەفتەیە لە ماڵا بوون دواتر ڕۆشتونە بۆیە. بەداخەوە ئەمەش ڕەنگە بێتە هۆکاری ئەوەی خوا نەخواستە ئەگەر کەسێک تووشی ئەو پەتایە یاخود ئەو ڤایرۆسە بوو بێت و کەسانی تری توش کردووە بە تایبەتی ئەوانەی کە لە مەرزی مەنزریەوە هاتنە ئەم دیوە تەنها ڕەنگە پشکنینی گەرمی پێیان بۆ ئەنجام درابێت و هیچی تر. تا ئێستا هیچ توشبوویەک و هەڵگری ڤایرۆسەکە لە گەرمیان تۆمار نەکراوە و ژمارەی ئەو هاوڵاتیانەی لە کەرەنتینەی گەرمیان ماونەتەوە 81 کەسن کە پێشتر 285 کەس لە ژێر چاودێری و کەرەنتینەکردندا بوون. لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا بە 3 کۆمەڵە دوای ئەوەی ماوەی کەرەنتینەکردنیان تەواو بوو و ئەنجامی پشکنینەکانیان نێگەتیڤ دەرچوو ڕەوانەی ماڵەوە کرانەوە. هاوار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام گەرمیان.